من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بخشنده میهربان برزان و خوشویستانی برنامه بخشین سلام و رحمتی خوای گورتان لسر بیت لدرجه کارو چالاچکانی برنامه بخشین و دزگای خیرخوازی بخشین ئێمە لە کۆمەڵگای بشیریان و بەنێنانین 150 کارتۆن هاوکاری لە خواردن و خۆراک بۆ کەسانێکی هەژار و نەدار و کەم دەرامەت دابین کراوە لە کۆی ئەو 8,000 کارتۆن خۆراکەی کەوا لە مانجی ڕەمەزاندا بەسەر کەسانی هەژار و نەدار دابەش دەکرێت لەگەڵمان بن لەو بەرنامەیە. خير يا ربي ممنون من تانو خير مسجلكم دعوة كثير دور رمضان خير يا ربي خير هم تام بنسي خير نقول خير هم دولة من كان بنسي إن شاء الله وبرنامج بردوام دبي لبخشين لفقير وهجاران إن شاء الله خير حمو بسلمان بنسي خالد دستان زور بكاتن كملك إن شاء الله إن شاء الله أخوة خيري حبوب مسلمان بنسي دعاء تاكو بيران بي دعاء صالحان بي دعاء أولياء ملان بي خدا خيري حمولا شي بنسي خيري دولة من ذاك بنسي إن شاء الله أو تشي قالك باش بلبو رمضان إن شاء الله خير وبركة إن شاء الله كفتنا لبو حمولا شي إن شاء الله خدا خيري حمولا شي بنسي. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله. بيششي بخيراتني برنامج بخشين كنالي بيام دخين زور بخير بين سر تاومان براسي دس خوشي لبرنامج بخشين دخين بو اوي امروكا اموكو انجمني حفتي بردرش هستاين بدابين كرديني حفتا وبينس باش خوراك بسر فقير وهجاران إن شاء الله ووقت كشي زور جنزاو إن شاء الله خواي جورش زور پاداشتی أو دولة مندات خواي جورا أوندان هي سطح هندي عمداتي داكو أوانيش أجان لفقير وهجاران بي إن شاء الله خواي جورا پاداشتی عمداتوا من ليروا دسخوشان يكم زالي دكم دوامينيش إن شاء الله خواي جورا أوندي هيتيان دقات وصدقات كخواي جور القرآن بيروز باز دكاتن هر تاكو خيرك لا يقبدو هتا حفصتي دروا خواي جور إن شاء الله يقبل حفصتي له عن حساب ذكري خواي جور باداش أول ده هيتيان زيادة خواي جور بيان داته لبروي أوي كدبخشن وده كان إن شاء الله لماليا نقصنا كاو خواي جور جزاك خير عم تتوب باشتي بانو بري إن شاء الله. بنای خوای بخشنده میربان پیششی بخیراتنی برنامه بخشین دکین براستی برنامه چی بمالی هجاران داده براستی یعنی هاریکاری هجاران دکات بخوام بتایبتی بخوام زور معجی او برنامه چندین سال متابعی دکم براستی دنیای کلا خوشی لبو هجاران که او برنامه دبینون تلویزیونی براستی دلم خوش دبیل لبر اوی هاریکاری هجاران دکا هاریکاری بینوان دکا دست خوشی ل دولمندکان دکم براستی دولمندکان خواهی گوره موفقیان که خواهی گوره سرکوتیان که یا ربی خواهی گوره نمونه زیاد که لبو هجاران براستی برنامه که
یعنی سەرپەرشت لە بۆ بێنەوایان لە بۆ هەژاران خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتیان کە ئینشاءالله خوای گەورە ئەو خێر و سەدەقەی دەکاتە زاد و زەخیرەیەک لە بۆیان کە دەکات توێشوی ئاخیرەتیان ئینشاءالله لەوانەیە خەڵکانێک نەزانن بەڵام خەڵکانێک زۆر هەژارن ئەگەر بێت و بێ ناو کۆمەلگەی بگەڕی دەزانی خەڵکتان هەژارە بەڕاستی ئەو بەرنامەیە زۆر پێویستە بە تایبەتی لە مانجی ڕەمەزان مانجی ڕەمەزان مانجێکە مانجی خێر و خۆشیە دەبێ خەندە بەخرێتە سەر لێوی هەژاران و سەر لێوی بێنەوایان بەرنامەیە خوای گەورە سەرکەوتویان کە نازانم هیچ بلێم لەو بەرنامەی بەڕاستی داوا لە هەموو دەوڵەمەندان و خوددا پێداوانی کوردستان دەکەم دەستی یارمەتی درێژکن لەوە ئەو بەرنامەی و ئەو بەرنامەی بەڕاستی بەرنامەکە لە دەستێکی پاکەوە ئەو بەخشینە دابەش دەکرێت بەسەر هەژاران خوای گەورە سەرکەوتوتان کات خوای گەورە دووبارە دەوڵەمەندان و خوددا پێداوان سەربەرزی دنیا و قیامەت کە ئینشاءالله بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0770 961 13 0770 961 35 0750 723 25 55 ئێمە لە قەزای بەردەڕەشین لە ناحیەی یاخود لە شارۆچکەی بشیران و بەنێنان 150 کارتۆن لە خۆراک دابەش دەکرێت بەسەر کەسانی هەژار و نەدار و کەم دەرامەتی ئەو سنوورە لە کۆی ئەو پرۆژەی کەوا بەرنامەی بەخشین ڕایگەیاندووە کەوا 8,000 کارتۆن لە خواردن و خۆراک دابەش بکرێت بەسەر کەسانی نەدار و هەژار و کەم دەرامەت بۆیە لەو بەرنمەیەدا داوا لە خێرخوازان دەکەین زیاتر و زۆرتر هاوکاری بەرنامەی بەخشین بن بۆ ئەوەی بەرنامەی بەخشینیش چاوی لەسەر کەسانی هەژار و نەدار بێت بە شێوەیەکی زیاتر و زۆرتر جا لەگەڵمان بن لەو بەرنمەیەدا بۆ دابەشکردنی ئەو کارتۆن خۆراکانە بەسەر کەسانی هەژار و نەدار و کەم دەرامەتی ئەو سنوورە فەرموون. زۆر پێخۆشی بەهاتنی جەماعەتی برایەکانمان دەستباشکردنی دابەشکردنی فەقیر و هەژاران زۆر سوپاس لەو جەماعەتەی هەتایە مەمنونی لەیان و دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین بەڕاستی بەرنامەیەشی جێی خۆی کردووە لە کوردستان لەناو گەلی کورد و یعنی زۆر پێخۆشحاڵین کە ئەو بەرنامەیە بەردەوام ئینشاءالله. والله ئەس حەز دەکەم هاوکاریە بەرنامەی بەخشین بکەن خێرخواست تشت بدەنێ پارە تشتە کۆ بکەنەوە خانی و بەرەی لەوە چێ بکەن و چی شۆڵە چاکەوەی لە بۆ فەقیرا بکەن لە بۆ فەقیرەکان باشتن هەکە تشتێکی ببەن لە بۆ ڕەمەزانی دێخۆن و نییە هەکە ئەلعانەها چی نەبەن مادە چی دەدەتێ مالە هاوان لە بۆ بەربیتەوە تەبی لێرە ببەن. زۆر سپاسی بەرنامەی بەخشین دەکەم خوا ئەزر و پاداشتیان داتەوە ئینشاءالله. لە دەوڵەمەندان دەکەین وڵات داوایان لێ دەکەم ئینشاءالله زیاتر هاوکاری بەرنامەی بەخشین بکەن ئینشاءالله خوای گەورە کۆ بارانی باران ئەو هەر ڕەحمەت و بەرەکەت بەسەرتاندا بارێنی لۆ فەقیر و هەژاران هە بەردەوام بن ئینشاءالله زۆر بەخێر بن سەرچاوە. ئینشاءالله خوای گەورە لە دنیا قیامەت سەرفرازتان بکە ئینشاءالله خوا پاداشتان بداتەوە خوای گەورە بەسەرتان بێخی خوای گەورە لە هەموو شتێکی پلەپایەتان زێ دەکە. سەرتا زۆر سوپاسی لیژنەی بەرنامەی بەخشین دەکەین خوای گەورە پاداشتی خێر هاتووە بەخێراتنیان دەکەین ئێمە وەکو نووسینگەی بەردەڕەش نووسینگەی بەرنامەی بەخشین ئەوە چوارەمین ساڵە پرۆژەمان هەیە لە 3 ساڵی ڕابردوو 10 ساڵی 100 کارتۆن خۆراکمان دابەش کردووە بەڵام ئەو ساڵکردمانە 150 کارتۆن و بەرنامەی بەخشین پرۆژە و بەرنامەی زۆرە یەک لەوانە ئەو ساڵ بڕیاریدایە هاوکاری 8,000 خانەوادەی نەبوون بکە هەر خانەوادەی نەبوونێکی بە کارتۆنی خۆراک هاوکاری دەکاتن ئەو 150 کارتۆن خۆراکە لە ناحی کەلەکۆ هەتا ناحی کەلەکچی دەست پێ دەکا
لە قەزای بەردەڕەشودەیەکانی شەروە هەمووی بەشدارن لە وەرگرتنی ئەو خۆراکە. داواکاریمان لە خێرخوازان ئەوەیە زیاتر هاوکاری بەرنامەی بەخشین بۆ بۆ زیاتر خزمەتی ئەو خەڵکە فەقیر و هەژار بکەین. ئەمە لەسەر ئەو ساسە ئیش ناکەین کەەوە فیکرێکی و کامەلایەنە، لەسەر ئەو ساسە کار دەکەین، ئیش دەکەین، خزمەتی ئەو خەڵکە دەکەین کە بەڕاستی هەژارە نەبوونە پێویستی پێێتی. داوای لە خێرخوازان دەکەین ببەخشن دا بەرنامەی بەخشین بەردەوام بی هەموو ساڵێکش الحەمدوللا بەرنامەی بەخشین یارمەتی فەقیر و هەژاران دەدا و خدا خێران بنووسی خوا جزایان بداتەوە هەموو تەمەن لە پێی ناوی خوا ئینشەڵا لە قیامەتی پاداشەکەی وەردەگرنەوە یا خۆ بەخێر بێن سەرچای من سەرسەرێ من زۆر زۆر مەمنون بە خێراتتان دەکەین خدا خێرتان بنووسی الحەمدوللا زۆر زۆر پێش و عالەم زۆر زۆر فەقیرە بەڕاستی عالەم ناتوانی بڕوا بکەی ناتوانی ئەرزاقی یعنی بکڕی عالەم پارەی نییە مەعاش نییە قەیرانە ماشەڵڵا الحەمدوللا یعنی ئەو بەرنامەی بەخشین بەڕاستی خەڵکەکەی بەرەی بژاندیتەوە و ژیاندیتەوە بەڕاستی استفادەش زۆر زۆر لە مانجە ڕەمەزانی دەستخۆشتان لێ دەکەین بەڕاستی بەرنامەی بەخشین لەو ڕۆژەی دامەزراوە هەتا ئێستا ڕۆڵ و کاریگەریی زۆری هەبوو بەڕاستی ینی بوویتە پردێک لە نێوان دەوڵەمەندەکان و هەژارەکان جا بەڕاستی دوای دەستخۆشی لە ئێوە دەستخۆشیێکی زۆرش لە دەوڵەمەندەکان دەکەین بەڕاستی ینی دەست یارمەتی هێشتان درێژتر بکەن بەڕاستی لە سەردەمی ئەو قەیرانی ئێستادا فەقیر گەلێک زۆرە ئەو ڕۆکە بەخوای ینی سابوونێکی بدێ فەقیرێکی پێوەی دیارە کەلێنێکی بۆ پڕ دەکاتەوە جا ئەو ئێستا لە سەردەمی ئەو قەیرانە و ئەو نەبوونیەی بەڕاستی دەبی دەوڵەمەندەکان دەستڕۆشتوەکان زیاتر دەستیان درێژتر بکەن یارمەتی هەژاران بدەن ببەخشن تاوکە بەخشین بەردەوام بێ دەستان خۆش بی. بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئەوەی بینیتان دابشکردنی 150 کارتۆن بوو لە قەزای بەردەڕەش لە کۆمەلگای بشیریان و هەروەها بەنێنان بەوەی کەوە بەرنامەی بەخشین لەو پرۆژە خێرخوازەی کەوا ڕایگەیاند بوو بە دابشکردنی 8,000 کارتۆن لە خواردن و خۆراک بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز. جامە لێرەوە داوا لە خێرخوازان دەکەین ئەو فەرمودەی پێغەمبەری خۆیان بەبیر دێنینەوە صلی الله عليه وسلم کەوا خۆشەویستمان دەفەرمێتن ما نەقەسەد مال من صەدەقە هیچ کاتێک بە سەروەت و سامانەکانتان کەم ناکات ئەو کەسێک کەوا دەبەخشێت واتە هەر کەسێک خێر بکات هەر کەسێک ببەخشێت هەر کەسێک سەدەقە بکات ماڵەکەی کەم ناکات کە پێغەمبەری خوا سوێندی لەسەر خواردی صلی الله عليه وسلم و ئەوەش بەیاد خۆمان بێنینەوە ئەو کاتەی کەوا ئێمە دەچینە ماڵەوە سفرەکانمان گەرمە و هەروەها سفرەکانمان ئاوەدانە لە خواردن و هەروەها منداڵەکانمان دڵخۆشە بە خواردنی خۆش بە ئەو کەسانەشمان لە یاد نەچێت لەبیر نەچێت کەوا بەڕاستی سفرەکانیان بەتاڵە و سفرەکانیان ساردە و منداڵەکانیان حەزیان لە خواردنی خۆشە جا بۆیە بەڕێزان لە بەخشینی کەم مەترسە و هەروەها شەرم مەکە لەبەرەوەی بەڕاستی لە لای خوای پەروەردیگار ئەگەر بەخشینەکانیشتان کەم بێتن بەڵام لە لای خوای پەروەردیگار زۆرە و خوای پەروەردیگار بەرەکەتی تێدەخاتن جا بۆیە بەڕاستی ئەو بەرنامە بەخشینەی کەوە هەموو خەڵکان و هەموو مسلمانان دڵیان پێی خۆشە ئەوەش دەگەڕێتەوە سەر هاوکاری و کۆمەچی زیاتری دەوڵەمەندان بۆ ئەو بەرنامە بەڕێزە جا بەڵێ لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان 8,000 کارتۆن لە خواردن و خۆراک بەخشرا بەو کەسانی کەوا نەدار و هەژار و کەم دەرامەت بوون هیوادارین لە خوای پەروەردیگار بەرەکەت بخاتە نێو ماڵ و سەروەت و سامانی خوا پێداوان و دەوڵەمەندان و خێرخوازان و هەروەها ئێمەی خوای پەروەردیگاریش دڵمان فراوان بکات بۆ ئەوەی کەوا بەزەیمان بە فەقیر و هەژار و نەدارەکان دابێتەوە تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ